بە سەلمانی پڵنگ دەناسرێ بەڕامبۆی هیندستان ناوزان دەکرێت بە ئەستێرەی فیلمە زەبەلاحەکان بەناوبانگە لە بنەماڵەی خانەکان بە خانی ماسوولکەدار دەبینرێ ئەو پیاوەی خۆی بە موسڵمان و هیندۆسی دەزانێت سەلمان خان عەبدولڕەشید سەلیم سەلمان خان لە 27 دیسێمبەری 1965 لە شاری ئیندۆری هەرێمی مادیا پاردێش لە ناوەڕاستی کۆماری هیندستان لەدایک بووە. باوکی سەلمان خان سەلیم خانە، ئەکتەر، پرۆدیوسەر و دەقنووسێکی سینەمایی هیندستانە. سەلمان کوڕە گەورەی باوکێتی، دوو برا و دوو خوشی هەیە. ئارباز خان ئەکتەری هیندی، سۆهەیل خان ئەکتەری هیندی، ئارپیتا خان خانمە ئەکتەری هیندی، ئەلڤیلیا خان خانمە پرۆدیوسەری فیلمی هیندی. باوکی سەلمان پیاوێکی موسڵمانە، دایکیشی ئافرەتێکی هیندۆسیە. بۆیەش سەلمان خان دەڵێ من موسڵمانم و هیندۆسیشم. جگەلەوەش چەند جار بە بەکارهێنانی خاچی کریستیانی بینراوە. سەلمان دەڵێ ڕێز لە هەموو ئاینێک دەگرم، هەموو ئاینێکیشم خۆش دەوێ. سەلمان خان قوتابخانەی ناوەندی تەواو کردووە، بەڵام وازی لە کۆلێژ هێناوە و خوێندنی کۆلێژی تەواو نەکردووە. یەکەم دەرکەوتنی سەلمان خان لە فیلمی بیوهۆ تو ئایسی لە 1980 بوو کە ڕۆلی پاڵپشتی دەجێڕا. ساڵێک دوایە و فیلمە لە 1989 ڕۆلی سەرەکی لە فیلمێکی خۆشەویستی دراما و خێزانی دەجێڕێ بە ناوی مارین پیارکیا. لەو کاتەدا فیلمەکە توانی زۆرترین داهات لە سینەماکانی هیندستان کۆکاتەوە. لەو فیلمە توانی کاندیدی باشترین ئاکتەر بکرێ و باشترین دەرکەوتنی یەکەم جار لە چەندین خەڵاتی جیاواز. لە سەرەتای ساڵانی 90 سەلمان خان لە فیلمەکانی باغی، A Rebel for Love، پاتهار، کێپهول، سانام، بێوەفا، کورابان ڕۆلی سەرەکی جێڕا. هەر چوار فیلم توانیان داهاتێکی زۆر کۆکەنەوە. فیلمەکان لە بۆکسۆفیسی بۆلیوود سەرکەوتنیان بەدەست هێنا. بەمەش پیشەی سەلمان خان وەکو ئاکتەرێکی هیندی بە فەرمی دەستی پێکرد و بە کوڕە ئاڵتونیەکە ناسرا. سەلمان خان لە سەرەتای ساڵانی 2000ەوە بە براندێکی بەناوبانجی هیندی لە هەموو جیهان ناوبانجی دەرکرد. لە 2011 ستودیۆیەکی گەورەی فیلمی دروست کرد بە ناوی SKBH Production، واتە سەلمان خان بین هیومن پرۆدەکشن. سەرجەم فیلمەکانی خۆی لەو ستودیۆیە بەرهەم دەهێنێت. تا ئێستاش بەشێکی زۆری ئەو پارەی لەو فیلمانەش کۆی دەکاتەوە لە ڕێگەی ئەو کۆمپانیای خۆیەوە بۆ کاری خێرخوازی لە هیندستان خەرجی دەکات. لە 2014 کۆمپانیایەکی دیکەی زەبەلاحی بەرەمێنانی فیلمی دروست کرد بە ناوی SKF سەلمان خان فیلمز. یەکەم فیلمیش لەژێر ناوی ئەو کۆمپانیایە لە سینەماکان نمایش کرا. فیلمێکی کەنەدی بوو بە ناوی دۆکتۆر کابی. فیلمەکە لە هەفتەی یەکەمی توانی $350,000 لە کەنەدا کۆکاتەوە بۆ دووەم پڕداهاترین فیلم لە کەنەدا. دواتر فیلمەکانی هیرۆ، باجرانی بەهاجیران لەلایەن ئەو ستودیۆیەوە بەرهەم هات. جگەلەکاری سینەمایی لە بۆلیوود سەلمان خان لە 2008 بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی پێشکەش کرد بە ناوی تێن کادوم. بەرنامەیەکی زۆر بەناوبانجی هیندی بۆ و بینەرێکی زۆری هەبووە. سەلمان خان تا ئێستا هاوسەرگیری نەکردووە، بۆیە هەموو کاتێک پەیوەندی خۆشەویستیەکانی خان لە میدیاکان جێگەی سەرنج بووە. لە 1999 بۆ چەند جارێک ژوانی لەگەڵ خانمە ئەکتەر ئەشواری ڕای بەستووە، بەڵام لە 2001 پەیوەندیەکەیان بە کۆتادێ. لەگەڵ کاترینا کایف لە چەندین شوێنی جیاواز بە یەکتری بینراون، بەڵام خان ڕایگەیاند لە 2010 کۆتایی بە پەیوەندیەکەیان هاتووە. سەلمان خان لە 2011 پشتڕاستی کردەوە بە نەخۆشی تریجێمیناڵ نۆڕۆلاجیە دەناڵێنێ کە بە نەخۆشی خۆکوژی دەناسرێت. لە چەند چاوپێکەوتنێک ئاشکرای کرد ماوەی 7 ساڵە بەو نەخۆشیە دەناڵێنێ. تەنانەت خان دەڵێ ئەو نەخۆشیە کار لەسەر دەنگیشی دەکا، وا دەکا بە دەنگێکی نزم قسە بکە. ئەو نەخۆشیە لەکە لەسەری مرۆڤ دەدە و لە چەند شوێنێکی سەر وەکو شۆک هەست بە نەخۆشیەکە دەکرێت. لە 2004 سەلمان خان وەکو حوتەم قۆسترین پیاوی جیهان لەلایەن گۆڤاری پیپل ماگەزین لە ئەمریکا دەستنیشان دەکرێت. لە 2008 پەیکەرێکی سەلمان خان لە شاری لەندەن بۆ نیویۆرک دروست دەکرێت. لە 2015 ناوی دەچێتە لیستی 100 لەو ئەکتەرانەی زۆرترین داهات لە فیلمەکان وەردەگرن. سەلمان خان لە پلەی هەفتاویەک دێت بە کۆکردنەوەی $33.5 ملیۆن لە هەر فیلمێک. هاوشێوەی جۆنی دیپ و براد پیت و لیوناردۆ دیکاپیرۆ و دە ڕۆک سەلمان خان پارە وەردەگرێت. خان یەکێکە لەو ئەکتەرانەی زۆر جار گۆرانی بەدەنجی خۆی لە فیلمەکانی تۆمار دەکات. لە فیلمەکانی هەڵۆ برادر، کیک و هیرۆ بەدەنجی خۆی گۆرانی دەڵێ. بەپێی ماڵپەڕی فاینانس ئۆنلاین سەلمان خان خاوەنی داهاتی $310 ملیۆن دەیکاتە یەکێک لە دەوڵەمەندترین کەسایەتیەکانی هیندستان.